شانزەهەمین خولی گەلەری لە دووە کرایەوە بۆ قسەکردن لەسەر گرنگی و پێگەی ئەم گەلەریە لە دووەک و ئەمە تا چەند کاریگەری ئەبێ بۆ ناساندنی هونەرمەندان بەتایبەت هونەرمەندانی بواری شێوەکار لە دووەک هەروەها بە بازاڕکردنی کارەکانیان ئەمە جگەلەوەی تا چەند کاریگەری ئەبێ بۆ ئەوەی کە هاوڵاتیان هاوشێوەی وڵاتانی ئەوروپا سەردانی گەلەریەکان بکەن هەڵبەت چەندین گەلەری بەناوبانگ هەیە لە وڵاتانی ئەوروپا ئەی بۆ ئێمە گەلەریمان نەبێ بە خۆشحاڵیەوە لە سلێمانی هەمانە ئەوە لە دووەک هەمانە وەک ئاماژەم پێیاکردنەوەی ئەم جۆرە گەلەریانە کاریگەریە بێت لەسەر ناساندنی بەرهەمەکانی هونەرمەندانی شێوەکار چ لە بواری نەحت بێت چ لە بواری وێنە کێشان بێت یاخود سەر جەمبوارەکانی تری هونەری شێوەکاری با سوپاسەوە لە پارێزگای دووهۆک بەڕێز فەتاح ئەحمەدمان لەگەڵا بێ بۆی قسە لەسەر ئەم بابەتە بکەین لە ئێستا کێشەیەکی هونەری هەیە وەک ئاماژەم پێەیە ئەمە شانزەهەمین خولی گەلەری دووهۆکەکە کراوەتەوە ئەم گەلەریە کاریگەری ئەبێت لەسەر ناساندنی بەرهەمی هونەرمەندانی شێوەکار لە دووهۆک و تەنانەت ناوچەکانی تری دەوروبەری دووهۆک ئەمە جگەلەوەی کە دەرفەتێکیشە یاخود ئەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو سەردانی و گەلەریانە بکەن بە سوپاسەوە بەڕێز فەتاح ئەحمەدم لەگەڵایە بەڕێوبەری گەلەری دووەک لە دووەکەوە کاک فەتاح بەیانیت باش بەیانی باش مامۆستا زۆر سپاس کاک فەتاح تا چەند گرنگە ئەم گەلەریە هەبێت مامۆستا زۆر گەرینگە خۆیان هەر باژێرێکی گەلەریە خۆ هەبێت خاصەتەن کو ئەو باژێرە و بەرابترژیک هنر دوست دەمشین بێژێن و پەیمانگەی هۆنەری جوان لێدایە و کولیژە هۆنەری جوان لێ یعنی گەلەری ئەوە خزمەتە هۆنەرمەندا بکەێت ئێدەبەری کاک ئەلەم خوڵات چەند هونەرمەند بەشدارن هەڵبەت ئەمە شانزەهەمین خولەکە کراوەتەوە مامۆستا بەلا خۆڵە شازەیە گەلەری دووهۆک پشکداریە 53 هۆنەرمەند سەراسی کوردستانی وەک کار تقریبا 75 کار نیشاندان هەر هۆنەرمەندێکن هۆنەرمەند دوو ئیشە کار بینەندێکی پرسیایە دیف گوری هۆنەرمەندیە بەڵێ بەڕێز فەتاح ئەحمەد تەنیا تابلۆ نمایش کراوە یاخود بوارەکانی تریش بۆ نمونە نەحەد یان هەر بوارێکی تری شێوەکاری لە گەلەرەکەیە مامۆستا هەموو وارێک تەشکیل لێ بژێ بچین سرامیک پەیکەل وەک ڕەسم بەڵێ کاک فەتاح ئەو هونەرمەندانە بە چ میکانیزێک بە چ شێوازێک پێشتر ئاگادار کراونێتەوە بۆی بەرهەمەکانیان لە گەلەرەکەیە بخەنە ڕوو نمایشی بکەن هەر هۆنەرمەندێک ئازادە بۆ پشکداری چ ستایلێکی دیش بکرد چ ستایلێک هەبێت و پەیکەل وەک بەرەبترین بچین ستایلی میخوازی وەک واقعی تەجریدی تەکعیبی ئەمچێن بێژێن بەرەبتر واقعیش ئیشگیرن هەر هۆنەرمەندێک ئازادە دیف گۆریشیان خود بەڵێ کاک فەتاح ئەو هونەرمەندانی کە بەشدارن لەسەر چ بنەمایەک تابلۆ و کارە هونەریەکانیان هێناوە یاخود بۆی هەیە چەند بەرهەم لە گەلەریەکەیان نمایش بکات مامۆستا هەر خۆڵێکی بەری خۆڵی بکەین تقریبا سێ هەیڤە چار هەیڤە بەرەبتر وەک ئەعلانێکی بکەن هەر هۆنەرمەندێک شیان هەبێتن و پشکداری بکردن دی ئیشی خۆین تەلامانە وەک لژنەیەک مەهای لژنەیەک سپۆر کو ئیشی تەقیم بکرد ئیشی مستەوا بتن و مستەوای عەرزی بتن ئەم لێ عەرزکن هونەرمەنجی ئازادە هەر ستایلێکی ئیش بکردن چی نەحت بێت سیرامیک بێتن هەرچی ستایلێک بێت بەڵێ بەڕێز فەتاح ئەحمەد ئەم کردنەوەی ئەم گەلەریە تا چەند هەل بۆ هونەرمەندان ئەرەخسێنێ کە تابلۆکانیان لەوێ بفرۆشن کە ئەمە ئایا کاریگەریە بێ بۆی کارە هونەریەکان بە بازاڕ بکرێت مامۆستا ڕاستی ئەو خۆڵەم چێن بێژن بەرەبتر مەژیک مە دەرفەتدایە هۆنەرمەندێت گەنج و پشکداری بکەن وەک جرعەتێک بۆن چی بێت وەک ناحیە مشێن بژێن ناحیەک و ینی وەک تجارەت بتفرون ئەم نەگەشتنەوەی ئاستی کوم ثقافتە لە حەکێ بکردن ئەم نەگەشتنەوەی ئاستیش يعني خلك ما هذيك كظروف حالية نشد كتاب لك بكرة الوقت ديالك بس وقت لاوين وقت جمالية برهب ترمتين وقت دعمك بهون من داك ومشين بهون بيشانجها فاكين وقت دعمك معنوي برهب ترهب. بله كاك فتاح أحمد براود بصالاني رابردو سرداني كرني هاولاتيان شوانا بو جاليري. الصلاة باش بو يعني افتتاحك زور باش بو يعني وقت دكتور هذا دكتور علي تتر فارزاي دوكي اما دبو رببري گشتي اما دبو بش وك هنر دستو هنرمند
شوية باش وك علامة باش هبوي أفصاله وبرابتر جيك مشاكو برابتر كو محاولة كو جنجتني كو بينا وجودي ونرمندت باش ونرمندت شو كاريت باش أيد جنج كو بشك داري كن والسر هندي رأي هندي جيك مسيح ونرمندت وغير كري سيه ونرمندت وغير كري مجورك خاص بوان شكري كو بردوامي يشيوان بتا برشاف كرن كنا بنينا إنهم مال كرن وكهر هنرمندت كدي لا بالعكس هنرمندت وغير كري بلا إشي حاضر الماء زنديد بەڵێ بەڕێز فەتا ئەحمەد من دوا پرسیارت ئاڕاستاکەم گەلەریەکەی ئێوە تا چەند هەماهەنگی و پەیوەندی هەیە لەگەڵ ناوەند و گەلەری هونەرەکانی تری پارێزگاکانی هەرێمی کوردستان پەیوەندیەک زۆرمە هەیە گەل هەموو پارێزگای عراقی مشي تابجي كردستاني وك هولير وك سليماني برا بترجي هنرمندت بشكدار جهه سليمانيه ما قال ما هو سليمان باش نه هنرمندت بشكدار سليمانيه نه هنرمندت هوليريت الحلب بشكدار بين ايش كي باش ان شاء الله هنجيب من كنت قايل لها يبان بردوامي ومشين قال ايش بكن وشو البردوامي بني بەڵێ ئێمەش بە هیواین بەڕێز فەتا ئەحمەد بەڕێوەبەری گەلەری دۆک سوپاس کە ڕاستەوخۆ لە پارێزگای دۆکەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن